بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە مزگەوتی حاجی میرەوەیس کە دەکەوێتە گەڕەکی پەنجەعەلی زیاتر لە 20 ڕۆژە دەرگای داخراوە و ڕێگا نادرێ نوێژخێنان بچنە ناوی. دژی داخستنی دەرگای مزگەوتەکە ڕۆژی سێشەممە ژمارەێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە گردبوونەوە و داوایان دەکرد بە زیوی بکرێتەوە. والله گرفتی مال مال نوێژەکە نایلنی منیژیر بۆ قفل کراوە 20 ڕۆژە قفل کراوە هیچ نوێژێکی تا ناکرێت نەخێر هیچ نوێژە چیا جمعانی من خۆم قاری موازنم لێرانە بە داخەوە بە پەژارێکی زۆرەوە ئەم مزگەوتەمان داخرا لەلایەن ئافرەتێکەوە کە خۆی بە خاوەنی مزگەوتەکە دانا بەڵێ ئەو پارەیدا بەڵام بە هەیکەلی بەجێهێش بوو ئێمە دوای هەیکەلی ئێمە دووقاتی ئەو پارەمان کۆ کردوێتەوە. پێشنیۆژ و وتارخوێنی مزگەوتی حاجی میرەوەیس داخستنی مزگەوتەکە بە پرسێکی سیاسی ناو دەبات و دەڵێ کەسانێک خۆیان کردووە بە خاوەنی بیناکەی و ناوبەناو کێشە دروست دەکەن تا دابخرێ. مە پێشنیۆژ وتارخوێن ئەم مزگەوتەمان تەواو کرد بە فەزڵی خوای گەورە لەگەڵ خەڵکی خێرخواز و ئەم گەڕەک و ئەم شارەیە یعنی کەسی وامان هەیە 25 ملیۆن و 30 ملیۆنی بۆ ئەم مزگەوتەدا بۆی کە تەواو بێ بەڵام کە تەواو بوو ناومان لێ ناسیدە سادات ئەو جیهەتی دوێم ئەو ماڵەکە خۆیان بە خاوەنی مزگەوت دانا تا پۆیش نییە ئەرزی بەلەدێ و ئەرزی حکوومەت دەکراوە ویستیان بەناوی شخصەوە بە ناوی مێردەکان خەڵکیش قبوڵی ناکرد نەک من خەڵکە عامەتەن قبوڵی ناکرد لە دوای کێشێکی گەلێ زۆر و هاتن و کێشێکی عەشایری و تەکلیفیان لە کۆمەڵە کرد کە من وازم لێرە هێنا لە دوای کە من وازم هێنا 5 ڕۆژ دوای من مزگەوتەکەیان داخست کە مزگەوتەکەیان داخست هۆکارەکە تەسی کێشە دروست بێ. جگە لە کێشەی مزگەوتی حاجی میرەوەیس ئەم مزگەوتە تەواو نەکراوەش کە دەکەوێتە سەر ڕێگای لەیلان ماوەی ساڵێکە لەسەری نووسراوە بۆ فرۆشتن خاوەنی مزگەوتەکەش دەڵێت بە زەویەکانی دەوروبەرەوە دەیفرۆشێت. مزگەوتێک لە ڕێگای لەیلان بەدەستی ڕاستایە کە تەواو نەکراوە ناو عەرزیەکە نووسراوە بۆ فرۆشتن ئی بەڕێستە ژمارەی تەلەفۆنی بەڕێستی لەسەرە ئەو مزگەوتە بۆ فرۆشتنە ئەو ئەرزی دەروپشتی مزگەوتەکەشی ئەی مزگەوتەکەی پێکەوەی فرۆشیت باشە ئەمانەی بزانین ئەمانەی بیکڕینوە هۆکاری فرۆشتنەکەی چیانی بۆ ئەوها بە هەیکەلی جێ تێشتووە. من بۆ خۆم ئەمەوێ بیکڕم ئەنجا بەڕێز شت ببینم ئەتوانی بیتش ئەو شوێنی کە مزگەوتەکەی لێیە بداتنەوە بۆ فرۆشتن. سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی لقی کەرکووک ناڕازی لە داخستنی دەرگای ئەو مزگەوتەی گەڕەکی پەنجەعەلی و ئاماژە بۆ دەکات ئەوە یەکەم کێشە نییە کە هەیەە لەسەر ئەو زەویانەی مزگەوتیان لەسەر دروست کراوە. ئێمە لە کەرکووک حالین پێویستیمان بە مزگەوت نییە پێویستیمان بە قوتابخانەیە پێویستیمان بە خستەخانەیە پێویستیمان بە پارکە بۆ مناڵ پێویستیمان بە سەدەها شتەکە خەڵکەکە ئەمما وەکو مزگەوت کە لە ژماری خۆی تێپەڕ بێ و کادرم نەبێت ئەو مزگەوتە بەڕێوەبەری ئەبێتە مای فتنە تەنها مدیری ئەوقاف بووی هێدایخە ئەمما خەڵک خاوەن مزگەوت ئەگەر یەکێک تووڕێی کردی بێ و خەڵکی گەڕک تووڕێیان کردی بێ یاخود زەوقی نەوعێ بێ و لە خۆیەوە دایخا بە هیچ جۆرێک بووی نییە مزگەوت ماڵی خوایە مزگەوت موسسەیەکی حکومیە. بەپێی ئامارێکی بەڕەواتی ئەوقافی کەرکووک لە ناو دەرەوە شاری کەرکووک نزیکەی 1000 مزگەوت هەن کە بەشێکی زۆریان لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە و لەلایەن ئەوقافەوە ئیدارە دەکرێن. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.